بینەرانی خۆشەویستی کورسات نیوز دوم ڕۆژی دیداری ڕافیدەین لە بەختە بەردەوامە لەگەڵ تیمی کورسات نیوز هەمانەوێت گفتوگۆی جۆرا و جۆر بکەین لە بەرامبەر کێشەکانی عێراق و هەمووانەی کە لە ماوەی ڕابردووە ڕوویانداوە ڕوەدەن وانەوێت باسی پرۆسەی هەڵبژاردن بکەین لە ئێستادا دوایەوەی هەڵبژاردننی پێشوەخت لە عێراق ئەنجام درا تا ئێستا لایەنە سیاسەکان نەگەیشتوتە دەرەنجامێک یەکێک لە اختیارەکان دووبارەکردنەوە و جارێکتری هەڵبژاردنە ئایا لە عێراق هاتوانرێت هەڵبژاردنێکی پاک و نزیک کە سەرجەم لایەنە سیاسەکان حەجمی خۆیان بزانن ئەنجام بدرێت لەگەڵ بەڕێز سعید کاکەی ئەندامی پێشووی ئەنجومەنی واڵای کۆمسیارانی هەڵبژاردننی عێراق گفتوگۆ دەکەین بەڕێز کاک سعید سوپاس دەکەین سپاس بۆ ئێوەش زۆر سپاس ئەمێنەوە دەست پێ بکەین ینی بەڕاستی عێراق ئەتوانێت هەڵبژاردنێکی نەزیک و وا بکات کە هەموو لایەنەکان بە حەجمی خۆیان ڕازی بن بەڵێ بێگومان لە سیستەمی دیموکراسیدا تاکە چارەسەرێک بۆ گۆڕینی هەردوو دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی پرۆسەی هەڵبژاردنە لە ناو پرۆسەی هەڵبژاردنیشدا ئامادەکردنی دەنگدەرە بۆ ئەوەی بەشداری لە پرۆسەکە بکە لە پێناو گۆڕانکاری چ لە ئین دەسەڵاتی تەشریعی و لە بەدیهێنان و یاخود بەرجەستەکردنی دەسەڵاتێکی تەنفیزی تازە ئەلبەتە یەک لەو کێشانەی کە لە عێراقا دووچاری پرۆسە سیاسەکە بۆ تۆ مەسلەی ئامادەنەکردنی دەنگدەرە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن لەلایەک لەلاکەی تریشەوە مەسلەی تێنەگەیشتنە لە خودی پرۆسەی هەڵبژاردن من لەسەر ئەو ڕایم و یاخود لەسەر ئەو بۆ چوونم کە هەتا بکرێ هەڵبژاردن نوێکرێتەوە تازە کرێتەوە جا ئەو هەڵبژاردننی پێشوەختە بێت هەڵبژاردننی بە هەڵوەشانەوەی حکوومەت بێت هەڵبژاردننی بە دەست لە کارکشانەوەی حکوومەت بێت هەڵبژاردن بە ئیقالەکردنی حکوومەت بێت ئەمانە هەر هەمووی زەرورەتی گرنگن بۆ گۆڕانکاری هەموومان نەزانین پرۆسەی سیاسی پێویستی بە وەکو خانوویەک وایە لە ناو خانوەکانە کەسانی نیشتەجێی ناو خانۆکان باشە معقولە تۆ لە خانووی ئەکا ئەژیت موبەقێکت نەبێت کاتێکە موبەقەکەشت دەبێت کەرەستەی ژیانی بۆ دروستکەیت کەرەستەی ژیانیش بریتە لە پێداویستیەکانی پرۆسەی هەڵبژاردن و ئەو کەسانەی کە ئەو پێداویستیانە بەکاردێنن و بەگەر دەخەن بۆ ئەوەی پرۆسەی دەنگدان سەرکەوتوو بێت لێرەدا هەموو کۆمیسیۆنەکانی جیهان لەسەر سێ ڕەهەندی سەرەکی کار دەکەن یەکەمیان ڕەهەندی یاساییە دووەمیان ڕەهەندی هونەریە سێهەمیان ڕەهەندی ئیداریە ڕەهەندە سیاسیەکە ببرە یاساییەکە پێویستت لایەنی کەم پێویستت بە دوو دادوەرە ئەمڕۆکە ئەوەی کە لە ئەنجومەنی کۆمسیارانی عێراقدا هەیە حەوت دادوەرن کە هیچێکیان دادوەری دەستوری نییە یعنی ئەمە یەکێکە لە خەلەلەکان ئەمە یەکێکە لە خەلەلەکان یعنی تۆ دوو دادوەرت پێویستە یەکیان دادوەری دەستوری بێ ئەوی تریان دادوەری جەزایی بێ و یاخود جورمی بێت بەو لاشەوە پێویستت بە سێ پسپۆر هەیە ئەم پسپۆرانە یەکیان دەبێت پسپۆر بێت لە بواری توانامرۆیەکان دووەم پسپۆر بێت لە بواری ئیدارەدان سێەم پسپۆر بێت لە بواری تەکنیکیە و یاخود ئایتیە چونکی تۆ ئەمڕۆکە لە سیستەمێکی زۆر پێشکەوتوودا چیت هەیە بەکارهێنانی ئامێری زیرەکت هەیە بۆ هەژمارکردن و جیاکردنەوەی دەنگەکان کەواتە پێویستت بەم پسپۆرانە هەیە لە ناو ئەنجومەنی کۆمسیاراندا بوونیانە بێت بەو لاشەوە پێویستت بە سێ ئەکادمیسیۆن هەیە ئەکادمی لە بواری ئیداریدا ئەکادمی لە بواری مالیدا ئەکادمی لە بواری لۆجستیدا ئەوانەمان نییە کە نەبێت چ لە عێراقدا چ لە بەغدا ئەنجومەنی کۆمسیارانی باڵای هەڵبژاردنەکان لە عێراق و چی لە هەرێمیشدا ئەمەمان نییە ئەوەی کە هەمان دەستەگوڵ و بژاردەی لایەنە سیاسیەکانە کەسایەتی خۆیان ناردووە بۆ ئەم دوو ئەنجومەنە هەرە گرنگە بەلای منەوە لە پرۆسە سیاسەکە گرنگترە و ئەمانیش بە پێی خوێویست و پێداویست و خواستی لایەنە سیاسیەکان جم و جۆڵ دەکەن
ئەمە هەڵەی کوشندەیە. کەواتە هیچ کاتێک لە عراق ناگەیتە ئەوەی کە بڵێ حەزمی لایەنە سیاسەکان و خۆی دەرەکەوێت لەبەرەوەی کۆمسیۆنێک یان ئەنجومەنێکی کۆمسیارانی پرۆفشناڵ هەیە. بەڵێ یعنی ئەم جارەیان لە هەڵبژاردننی ئۆکتۆبری 2021 پرۆسەکە باشتر بوو لەوەی کە 2010 و 2014 و 2002 و 2005 پرۆسەکە باشتر بوو کەمتر گەندەڵی کرا بەڵام لەبەرەوەی لایەنێک کە ڕێگری کرد لەوەی کە پرۆسی هەڵبژاردننی سەرۆکی کۆمار و دروستکردنی ئەنجومەنی وەزیران ڕێگر بوو لەوەی کە دروست بێت بە بیانەوەی ئەوەی کە گەندەڵی هەیە تەژویر کراوە نازانچی ئەمڕۆکە ئەوان بوون بە یەک لە سەرسەی پەکخەر ئێستا کە ئەو لایەنەی کە زۆرینەی دەنگەکانیێنا لە دەرەوەی دەسەڵاتی تەشریعیدایە هەر ئەوانەی کە دەیانگوت هەڵبژاردن تەزویری تیاکراوە هەروانە دەیانە حکوومەتەکە دروستکە سەر کۆمار هەڵبژێرن و حکوومەتە تازەکە دروستکەن لە هەمان کاتیشدا بۆ ڕازیکردنی شەقام و بۆ ڕازیکردنی ئەو لایەنەی کە لە پرۆسەکە کشایەوە هەموو پێیان بردووەتە ئەو ڕاستەیە کە دەبێت هەڵبژاردننی پێشوەختە بکرێت بۆیە هەڵبژاردننی پێشوەختە زەروریەکی حتمیە بۆ ئەوەی سەقامگیری بێتە ئاسێکی مەقبول کراوە. ئێستا پێ دوایە ئەم حکوومەتە پێک بێت یاخود ئەو پێکاتە دوو سەرۆکاتەکەی تریش تەکمیل بێت پێک بێت. من پێم وایە بۆ تێپەڕاندنی ئەم چەق بەستویە کە لە عێراقدا هەیە و کە زۆر سامناک و مەترسیدارە پێویست دەکا ئەم حکوومەتە دروست بێت جا ئەم حکوومەتە تەمەنی 6 مانگ بێت ساڵێک بێت ساڵ و نیوێک بێت گرنگە ئەم حکوومەتە دروست بێت تا دەسەڵاتی تەواوی هەبێت و داوای هەڵبژاردننی پێشوەختە بکات لە 6 مانگدا لە ساڵێکدا ساڵ و نیوێکدا بەلای 6 مانگ بەلایانی کەم و ساڵ و نیوێک بەلای زۆر بۆیە پێویستە بەڵام دووبارەکردنەوەی هەڵبژاردن حتمیە تۆ ئەگەر هەڵبژاردن دووبارە نەکەیتەوە عێراق لەمە زیاتر دادەپوچێتەوە پێکاتەکانی عێراق یعنی لە خۆ هەڵدەوەشێنەوە ناوماڵی کوردی ڕێک ناخرێتەوە ناوماڵی سونە ڕێک ناخرێتەوە ناوماڵی شیعە بە هەماشەوە چونکە ئەم پێکاتانە ئەمڕۆکە بمانەوێت نەمانەوێت بە پێی دەستورێک ڕێک کەوتون کە ئەم وڵاتە بەڕێوە ببن دروست لە ناو ئەم وڵاتەشدا یەکپارچەی خاکی عێراق بپارێزن کەواتە پێویستەکە هەڵبژاردننی پێشوەختە بکەیت بەم پێکاتەوە بۆ فۆرمەی کە لە 2020 پێ ئەنجامدرا سەرکەوتووە بێ من پێم وایە ینی دەگەڕێینەوە دۆخێک باشتر لەوەی کە ئێستا هەیە دەچینەوە سەر دۆخێک باشتر لەوەی کە ئێستا هەیە چونکە ئەو لایەنەی کە بیانوویە بوو ڕێگەی پێنادرێ حکوومەت تشکیل کات ئەگەر دەنگی زۆرتری هێنا ئەوە بێگومان بیانەکەی نامێنێ و بە زۆرینە حکوومەتەکە دروستەکە هەرچی ئەم لایەنەیە کە دیعای تەزویری کرد بێگومان ئەو کاتە دەڵێ باشە ئێوە حکوومەتتان دروست کرد ئێوە داوای هەڵبژاردننی پێشوەختەتان کرد فەرمونون ئەوە ئاکامەکەیەتی دەبێت قوبڵی کرد کەواتە هەڵبژاردننی پێشوەختە کردنی زۆر باشترێ لە نەکردنی بۆچی چونکی وڵات لە ناسەقامگیری ئەپارێزێت وڵات لە شەڕی ناوخۆ پارێزێت وڵات لە داپۆکان و داڕوخانە پارێزێت لە هەرێمی کوردستانی شەمان چەندە لەسەر یاسای هەڵبژاردن هەیە بۆ چەند بازنەیی و بۆ مەسەلەی پاکردنەوەی تۆمارەکە پێت وایە لە هەرێمی کوردستانیش خەلەلی گەورە کێشەی گەورە لە ناو پرۆسی یان ئەنجومەنی کۆمسیاران یان کۆمسیۆنی باڵا بژاردنەکانی هەرێمی کوردستانەیە قوربان کازانە خۆی ئەگەر بڕوانیتە ئەنجومەنی کۆمسیۆنی هەرێم ئەو دیوی ئاوێنەی ئەنجومەنی کۆمسیارە عێراقە هەر یاساکە وەکو خۆیەتی بەڵام کێشەکە لەوێ لە چیدایە کێشەکە لەوێ سێلایەنەی ئەو سێلایەنەی کە لە ناو دەسەڵاتدان ئەندامانی ئەنجومەنی کۆمسیارانی هەرێم نوێنەرایەتی ئەوان دەکەن نوێنەرایەتی لە سەتا هەفتاکەی هێزی بایکۆت ناکەن
بۆیە ئەگەر ئێمە بەڕاستی بمانەوێت هەڵبژاردنێکی بێگرد و مەقبول ناڵێم لانی کەم تەزویر مەقبول بێت بەڵێ دەبێ وەکو ئاماژەم پێکرد لە سەرتاوە دەبێ ئەم پێکاتەیە لە ناو ئەنجومەنی کۆمسیارانە دروستکرێت دوو دادوەر یا سێ دادوەر دوو پسپۆر یا سێ پسپۆر دوو ئەکادمیست یا سێ ئەکادمیست ئەگەر نۆ کەس بن ئەوە سێ بە سێ بە سێ ئەگەر حوت کەس بن ئەوە دوو بە سێ بە دوو یعنی پێویستەکە ئەم پێکاتەیە ئەم تێکەڵکێشە یاسایی هوەری ئەکادمیە ڕنگدانەوەی هەبێت لە ناو ئەنجومەنی کۆمسیارانی ئەوەی کە تەجروبەت هەیە لە ناو ئەنجومەنی کۆمسیارانی عراقا لە ناو ئەنجومەنی ئەنی یان کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە قایمەکە باز لەوە کرێت تەزویراتی زۆرتیە ناوی مردوو زۆرتیە بەراورد بە عراق هێشتا قایمەی عراق پاکتر نییە بێگومان قایمەی عراق پاکترە من کاتی خۆی کاتێکە کۆمسیار بووم چوون بۆ لای جەنابی وەزیری تەندروستی هەرێم بە دیسک و بە سیدی هەموو داتای مردووەکانی پێدام داتای ئەوانەی کە لەدایک بوونە پێدام و ئەو داتایانە هێنامەوە بۆ کۆمسیۆنی بەغدا کۆمسیۆنی عێراق کە ئەوانەی ئیزافە کرێتەوە لابرێن مردووەکان لابرێن و کرد لێرە لە هەرێم لە بەغدا ئەوە کرا بەڵام لە هەرێم ئەوە نەکراوە بۆیە چاکترین چارەسەر بەکارهێنانی داتاکانی بەغدای بەکارهێنانی ئەو پاکترەوەی ڕێەکەم زۆر پاکترە زۆر پاکترە ڕێژەی پاکی داتاکانی بەغدا لە 1995 بەڵام ڕێژەی پاکی داتاکانی هەرێم لە 1975 یعنی جیاوازەیەکی زۆر گەورە هەیە بارەی بازنەکانەوە هەرێمی کوردستان ئەتوانێت چۆن عادیلانەتر هەڵبژاردن کرد مەسەڵەن باز لەوکرێت لە پارێزگای وای 20 پەرلەمانتاری هەیە پارێزگا هەیە کە ڕێژەی بەشداری دەنگدانی کەمە دە پەرلەمانتاری هەشت پەرلەمان مەسەر کێشەکە لەکوێدایە کێشەکە لەوەدایە کە ئێمە ڕێز لە مادەکانی دەستور ناگرین ڕێز لە یاسا ناگرین دەنا دەستور دەڵێ چی دەڵێ بۆ هەر هزار هاوڵاتیەک دەبێ نوێنەرێک لە پەرلەمان ئەمە بۆ هەرێمیش ڕاستە بۆ هەرێمیش ڕاستە چونکی لە هەرێمە ئەمڕۆ دەستورمان نییە ئەو دەستورەی کە باڵا دەسە دەستوری عێراقە کەواتە دەستوری عێراق وا دەڵێت دەبێت ئێمە بەپێی ئەو دەستورە هین بکەین یعنی واتە هەرێم پێویستی دانیشتوانی هەرێم نزیکەی 6,325,000 کەسێکە بێت کەواتە هەرێم پێویستی بە 63 ئەندام پەرلەمانە نەک 111 ئەندام پەرلەمان لێرەدا ئەندام پەرلەمانەکان کەم دەکەیتەوە خەرجیاتەکان کەم دەکەیتەوە پرۆسی لۆجستی کەم دەکەیتەوە ینی زۆرێک زیادە مەسرفی کەم دەکەیتەوە لە لایەکی تریشەوە ڕنگدانە دەستوری یاسایەکە بەکاردێنیت بازنەکانیش لەبری ئەوەی بوویکەیتە یەک بازنە یا 4 بازنە یا 12 بازنە دەبێتە 63 بازنە 63 بازنە کوڕی گەڕک ئەگەر کەسێک خۆی کاندید بکە لە ناو گەڕەکەکە ئەگەر ئەو کەسە خۆشەویست بێت با حزبی بێت گرنگ نییە سەر بە لایەنێک خۆشەویستی خەڵکەکە بێت خزمەتکاری خەڵکەکە بێت لە پێناو بەرژەوەندیەکانی خەڵکی بازنەکە خۆدا کار بکات دڵنیام ئەو بازنەیە دەگەشێتەوە بەڵام ئەگەر حزب بۆ مەبەستی سیاسی خۆی کەسی خۆی لە بازنەکان کورت کاتەوە بۆ 4 بازنە یا 12 بازنە یا یەک بازنە ئەو کاتە ئەوەی کە پشگیری حزبی هەیە ئەو دەیباتەوە کەواتە ئەوەی لە 1970 بایکۆتی کرد ئەم جارە لەوانەیە لە 1970 بایکۆت بکات ئەنی وا چاوەڕوان دەکرێت مەسەل ئەگەر هەتا هەڵبژاردنی عراقیانی پەرلەمانی کوردستان بکرێت بایکۆت ڕێژی بایکۆت بەرزتر بێ ئەو خوێندنەوەی کە هاتە ئەیبینی ئەگەر بازنەکان بچووک بن بازنەی هەموو هەرێم بازنەیەک بێت یا بکرێتە 4 بازنە من دڵنیام لەوەی ڕێژەی بایکۆت زیاترە بێت هەرچەندە ئەرکی ئەخلاقی من ئەمڕۆکە خەڵکان دەچێت هاندانی خەڵکە وێدانی زانیاریە بۆەوەی کە دەنگدەر چەکی بکوژی دەنگدەر دەنگی خۆیەتی دەنگدەر ئەگەر بایکۆت بکات دوو جار خزمەت بەو لایەنە دەکات دووجار یەکەم ناڕوا بۆ دەنگدان ڕێژەی نرخی کورسەکان کەم دەکاتەوە دووەم نەڕۆشتنی بۆ دەنگدان ئەگەری تەزویر زیاد دەکات بۆیە ڕۆشتنی بۆ دەنگدان ئەگەری تەزویر کەم دەکاتەوە
زۆر زۆر سپاس بۆ بەڕێز سعید سپاس کاکە بۆ ئەندامی پێشووی ئەنجومەنی کۆمسیارانی عراق سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ بەڕێز بینەرانی بەڕێزیشتان زۆر سپاس گفتوگۆکانمان لە دیداری ڕافیدەین بەردەوامە بێ لەگەڵ کەسایەتیە سیاسیەکانی عراق لەگەڵ گەورەترین ئیڤنتی توێژینەوە هزر لە عێراق لە ساڵی 2022دا جیهانێک کە لە گۆڕانکاریدایە و ڕووداوەکان لە پەرسەندندان دیداری ڕافیدەین. جیهان لە گۆڕانکاریدایە 2022 خولی چوارەم بەرواری 26 سپتەمبەری ساڵی 2022 ئاسیا، ئەوروپا، ئەمریکا، ئەفریقا. کۆبوونەوەکان ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبن لە ئوتێل ڕەشید ڕۆیاڵ تولیب بەغداد. کاروباری سیاسی و ئاسایش، پارەساندنی تەکنەلۆژی، ئالەنگاریەکانی کەشوهەوا، پلانەکانی پەیوەست بە کەرتی فێرکردن، بازاڕی دراو وە بەرهێنان. جیهان نابێتەوە بە جیهانەکەی جاران. دیداری ڕافیدەین، جیهان لە گۆڕانکاریدایە 2022. بینەرانی خۆشەویستی کورسادی و دیداری ڕافیدەین بەردەوامە گفتوگۆ لەبارەی پرۆسی سیاسی عراق لەبارەی پرسە جیازیەکان و کەسایەتی دیاری عراقی بەشدارن. ئێمە لەم گفتوگۆیە لەگەڵ بەڕێز دکتۆر عومەر بەرزنجی بریکاری وەزارەتی دەرەوەی عراقی و پێشتر لە چەند وڵاتێک سەفیری عراق بووە. گفتوگۆەکەین بەڕێز دکتۆر بەخێربێ سوپاس دەکەم. وڵام من ئەمەوێت لەوە بەدەست پێ بکەم بەڕێزە دەڵی مەزهبی سیاسی من تاڵەبانیە، منیش ئەمەوێت لەوە ئەو پرسیارە ئاراستەی بەڕێزت بکەم. ئەمە لە چیەوە هەڵبەتە مەبەستم مەزهبی دیبلۆماسیە. بەڵێ من سەفیر بووم طبعاً لە زەمانێکا کە فەخامەتی سەرۆک مام جەلال بە ڕەحمەت بێ سەرۆک کۆمار بووە کە سەرۆک کۆمارێکی بێوێ نەبووە و گۆڕانکاریێکی زۆر گەورە بووە لە عێراقا بە مێژووی عێراق. دیبلۆماسیەتەکەی ئەوە نەبەهێز بووە، هەموو لایەنەکان بەڕاستی دان بەوەیانیان بە کورد و عەرەب و تورکمان و موسڵمان و مەسیحی و دیبلۆماسیەتەکەی زۆر بەهێز بوو. جا ئینسان کە مەعجەب بوو بە کەسێک ئەو ئیعجابە ڕنگدانەوەی هەیە لەبەرەوە عەرزم کرد ڕوبەڕوو کە من مەزهبی فقهیم شافعیە، مەزهبی دیبلۆماسیم تاڵەبانیە. لەبەرەوەی یعنی ئەمەوێ بە هەمان ڕێچکەی جەناب تا بڕۆمە و دیبلۆماسی. پێم وایە من لە 4 وڵات تا ئێستا باڵێز بووم، ئەوەی توانی بێتم کردومە خۆم هەست بە سەرکەوتن ئەەکەم، بەڵامە بێ خەڵک ئەوە بڵێن. ئێستاش من وەکو وەکیلی وەزیری خارجی بۆ جاری دووەم، جاری پێشوو وەکیلی وەزیری خارجیە بووم، بریکار بووم بۆ لایەنی یاسایی و لایەنەکان ینی متعدد ئەطراف. ئەم جارەیان وەکیلی وەزیری خارجیم بۆ شؤونی ئیداری و فەنی و طبعاً فەنی مەبەستی مالی و مجموعەی دایری ترەکەی هەروەها قانونی و عمیدی خدمەی خارجیشم. ئێستا گەڕاومەتەوە ئەمڕۆ لەم ملتەقایە بەشدار بووین، مۆزوعەکە گرنگ بوو. دۆخی عراق ئالۆزە تا ڕادەیەک گەیشتۆتە هەندێک جار مەسەلە خوێنیشی تا ڕژاو نەیانتوانی بگەنەوەی حکوومەت پێک بێنن. بەڕێزت کەوتت مەزهبی دیبلۆماسی تاڵەبانیە، ئەگەر سەرۆک تاڵەبانی وجودی هەبوایە ئەمە ینی چی ڕووی ئەدا لە عراق؟ ئەمە گەیشتم دڵنیا بوو، دڵنیام جەنابی سەرۆک فەخامەتی سەرۆک جەلال تاڵەبانی لە ژیانە بوایە و ئێستا سەرۆک بوایە، سەرۆکیش نەبوایە هەر لە ژیان نابوایە تەسیری لەسەر سەرۆکایەتی لەسەر هەموو شتێکە بوو، چکە لەوانەیە بڵێ سەرۆکاتی دوو خولە، بەڵام ئەو لە سەرۆک گەورەتر بوو. لەبەرەوە من دڵنیام هەموو ئەم مەسەلانەی بۆ حەل لەکرا و حەلیە کرد و نەهێشت ئەم هەموو ئەزماتانە دروست بێت. ئەو کاری زمایی لە لای ئەو بوو، ڕەنگە بە 1000 ساڵ جارێ لە کەسێکا دەرکەوێت. دۆخی عراق بەرەو کوێ ئەڕوات بەڕێز دکتۆر؟ وڵا ئێمە هیوامان ئەوەیە هەچۆنێ بێ بگەن بە نەتیجە، چونکە ئەمە حاڵەتێکی زۆر خراپە ئێمە تایین ئێستا حکوومەتی تەصریفی ئەعمالە. هەڵبەتە ئێمە سێ مکەوینمان هەیە، مکەوینی سونی ئەوە تا سەرۆکی پەرلەمانیان هەڵبژاردووە، هەچەند تەقدیمی استیقالەیەکی کردووە ڕەوانەیە بەیانی معالەجە بکرێ، بەڵام مکەوینی برایانی شیعە فترەیەکی زۆرە دانیشتن ئەکەن، بەڵام لەبەرەوەی دوو بەشن
ناگەن بە نەتیجەیەک ئێستا بەشی ئیطار جەنابی دکتۆر محەممەد سوودانیان محەممەد شیاع سوودانیان هەڵبژاردووە بۆ ئەوی بێ بە سەرۆک وەزیران هێشتا تۆزێک قسەی ئەوێ چونکە ئەیانەوێت تەرەفەکەیت ڕازیکەن بۆ ئەوی نەبێ بە خلافاتێکی وا شتەکان تێک بچێتەوە بەڵام ڕەنگە لایانی کوردیش پێویستی بەوە مابێت کە خۆی کۆکاتەوە لەسەر دیاریکردنی کەسێک بۆ سەرۆک کۆماری عێراق. بەڵێ پێت وایە تیاری سەدری بەڕێز موقتەدا سەدر نەرمیەک ئەنوێنێ یان چاوپۆشێگەکە بۆی حکوومەتە لانی کە بەگەر کاتیش بێ بچێتە سەر سکەی خۆی یان پێک بێت هەوڵێکی زۆری لەگەڵا ئەیرێت یانی ئەگەر هەنگاوێکی واقعی بنێت شروتیشی هەبێت لەوانەیە بگەن بەو نەتیجەیە لەوانەیە بە تایبەتی هەموو تەرەفەکانی کە ئامادەن بۆ هەڵبژاردننی پێشوەخت و بۆ ئەوەی کە گۆڕانکاری بکرێ و مەسی نواب ئەنجومەی نوێنەران خۆی حەلکا بەڵام دوای حکوومەتی تازە چونکە ئەگەر حکوومەتێک نەبێت خەتەری گەورە ئێستا موازنەی عێراق زۆر خەتەرەکە نەبێت لەبەرەوەی هەموو کارێکەوە سێ لە عێراقا لەبەرەوە ڕێگایەکی تر نییە لەبەرەوە هیوادارم ئەوانیش بگەن بەو ڕێگایە بەڵام طبعا بگەنە ئەوە بێ کوردیش بگا بە نەتیجەی سەرۆک کۆمار من حەزەکەم لێرە ئەمە بڵێم بڵێ من کە خۆم تەرشیح کردووە هەموو جارێ وتم و ئێستاش دووبارەی یەکەمەوە هەر کات یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بگەن بەوەی کە یەکێک لە بەڕێزان جەنابی فەخامەتی سەرۆک دکتۆر بەرهەم یان معالی وەزیر کاک ڕێبەر اختیار بکەن بۆ سەرۆک کۆمار من ناڵم یەک دەنگیش بەرەوە من بێت خۆم سەحبە بم من بۆ ئەوە نەهاتووم ئەو منافەسەیە بکەم نە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان نە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان یان ئەگەر ئەو دوو کەسایەتێ بەڕێزە هەردووکیان بچنە پەرلەمانەوە بۆ منافەسە دووبارە بۆ دڵنیاشم من دەنگی زۆر هێنم لەوە دڵنیا بە بەڵام من نامەوێ دەنگێک ئەگەر مبارەکەی کورد نەبێ من خۆم نامەوێ یعنی هەر بزانم سوور بزانم من خەڵکەکانی تر من ئەڵێن وەرە تۆ ئێمە تۆ هەڵبژێنی بۆ سەرۆک کۆمار بەڵام کورد مبارەکەی ناکا من نامەوێ دروستە چونکە ئەمە بەشی کووردە بەلایکی نازانم لە غەیری کوردەوە بێت تەنها ئەمێنێتەوە ئەوەی ئەگەر ئەوان لە ئەو دوانە هیچیان ڕوونەیات یعنی نە کەسێک اختیارکەن نە بە هەردووکیشان بچن بێن بۆ مرەشەحی تەسویە ئەو کاتە کەساتی بەڕێز هەیە جەنابی دکتۆر لەتیف هەیە جەنابی حاکم ڕزگار هەیە جەنابی کاک خالیدی مامۆستا مەلا سەدیق هەیە ئێمەش هەین ئەگەر اختیار بکرێتە من پیرۆزبایی یەکەم هەر کەسێک بەڕێز دکتۆر چەند گرنگە کورد لە ئێستاە بگاتە وەرەقەیەکی هاوبەش و لە ناو پرۆسە سیاسەکە بێک وەرەقە مامەڵە بکات والله نەک زۆر گرنگە زۆر ضرورە زۆر پێویستە خراپە ینی ئەم مەسەلەیە لەسەر کورد بوەستێ بەڵام کوردیش بۆیە زۆر پەلەی نەکردووە زانیوێتی برانی شیعە ئامادە نەبوون ینی سەرۆک کۆماریش اختیار کرێ بێ لەوێ دانیشە چاوەڕێ کاتە ئەوانی کە دانێن لەبەرەوە کوردیش ئەو فرسەتەی بینیوە ئەژینا کورد تەحمولی ئەو مەسئولیەتە ناخاتە سەر ئەستۆی خۆی هەموو شتێ ئامادە بێ ئەو ڕایگرێ چونکە حەل زۆرە ینی حەل زۆرە بەڵام هیوادارم کارێ بکرێ بۆ ئەوەی لەم مەرحەلەیە دەرچین و ئەگەر اختیار لەسەر بەندە بێ من دڵنیام بە باشی خزمەتی کورد و کوردستانەکەم بەوەی کە نوێنەرێکی باشی کورد بم لە عێراقا وەکو سەرۆک کۆمار و سەرۆک کۆمارێکی دادوەرانە معادیل بم بۆ هەموو عێراقیەکان ئەو کاتە هەموو بڵێن دەستخۆشی لە کوورد دەکەین چونکە خۆم ئەناسم پێم خۆش نییە من شتێک بڵێم لە باسی بەڵام من 18 ساڵە سەفیرم و وەکیلی وەزیری خارجیەم و ئەوەی کە بینیومە لە مەحافلی دەولیە بەلای کەمەوە بۆ 50 دەوڵەت چوو من سەرۆکی وەفدی عێراقی بووم بۆ حرەکەی عەدەم الحیاز بۆ چەندەها مؤتەمەراتی گەورە لە ئومم متحیدە دەربارەی نەوەوی دەربارەی ئەسلحەی کیمیاوی دەربارەی دانیشتەکانی مافی مرۆڤ ئیتر سێقەیەکی باشم بەخۆم هەیە و سێقە لەخواوەیە سێقەم بەخوای گەورە هەیە و سێقەشم بەخۆم هەیە من وەکو بێلایەنێکیش بەم کارە هەڵەسم بێلایەنی وەکو کوردێک باسی بەڕێز حەلبوسیت کرد پێت وایە دۆخی عێراقەوە هەڵەگرێت بەڕێز حەلبوسی دەست دەکات پێشێتەوە و دۆخەکە پرۆسەکە ئاڵۆستر بکات وەڵی مفاجعەیەک بوو دوێنێ لەوانەیە سێقەی بەخۆی بێ کە هەر بەیانی شتەکە بەلایەکی وایە بڕوا دووبارە
بگەڕێنی بەڕێز عەمار حەکیم ڕەنگەوا بێ ڕەنگەوا بێ جا لەبەرەوە ئیتر وایە یانی ئەم وڵاتی ئێمە مفاجعاتی زۆرە. باشە کەواتە ئێمە زیاتر یان لە دۆخی عێراقا زیاتر بەرەو ئەوەیە جارێکی تر احتجاجات و خۆپیشاندان بێتەوە منتیقەی خەزرا و ئەو کوشت و بڕێ کە بەداخەوە بینیمان لەماوەی ڕابردوویان بەرەو ئارامبوونەوە ئەچیانی کام ڕێگان وڵی مزاهرە تەبیعیە بەڵام کە گەشتە خوێن تەبیعی نییە. ئێمە وتومانە لە سیستمی تازای عێراقا مزاهرە هەیە بەڵام خۆ مزاهرە بۆ ئەوە نییە کوشتاری تیابێ و خەڵک بکوژرێ. مزاهرە یعنی یەکێکە لە وەسائلانەی کە تۆ بەکارهێنی وەکو معارەزەیەکی تەبیعی. عجایب نییە ڕووبات چونکە دوو لایەن هەیە کە مزاهراکە لایەنی برایانی سەدر و لایەنێکی تریش تشرینیەکان لەوانەیە ئەگەر ئەوانیش نەیکەن ئەوانی تر مزاهرەیەک هەر بکەن بە یادی هیچ نەبێ بە یادی 3 ساڵەی تشرین. بەڵێ بەڕێز دکتۆر بگورە ئێستا وڵاتی ئیقلیم ئەوەی کە هەیە لە پرۆسی سیاسی عێراق زیاتر نەگەیشتنی نەتیجەکە پەیوەندی بە ناوخۆی عێراقییان دەستی ئیقلیمیە بەڕێزت کە شارەزایکی خۆی ئەگەر ئێمە عەزممان بێ بگەین بە نەتیجە ئێمە ئەتوانین تەئسیر لە دەوروبەرێکی خۆشمان بکەین و دۆلیش بکەین کە ئەمە عەزیمەی خۆمانە بەس کاتێ ئێمە ینی مۆقیفمان تۆزێ شل بێ ئەو شتانەشێتە پێشەوە بەڵام ئێمە حەریسین لەسەرەوەی عێراق ئەبێ خۆی بڕیاری خۆی با من ئێستا لە نەدۆشەکە شاباسم کرد کە عێراق حەریسە لەسەر ئەوەی مداخلە نەکرێ بە معنای مداخلە و عێراقیش مداخلەی ئەتوانێ عێراقیەکان ئەتوان بڕیاری خۆیان بدەن هێشتا دەست بگەن ئەو بڕیار خۆی مداخلە بە معنای مداخلە مەقبول نییە بەڵام علاقات طبیعیە ینی ڕەئی طبیعیە نەگاتە حەدی ئەوەی ئەمرت بەسەلا بکرێ ئەبێ بە شتێکی طبیعی چونکە تۆ لەم دەوروبەرای ئاژیت ناتوانی حساب بۆ کەس نەکەی. بەڵێ بەڕێز دکتۆر مەسەرەتای پرسیارەکانم بۆ بە فەقامەت سەرۆک مامجلال دەست پێ کردووە ئێستا ماڵی مام لێرە ئەوە خودی بەڕێز سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان ئەوەندەی لە بەغایە لە هەرێم نییە ئەم جم و جۆڵانە و ئەم ئاودانکردنەوەی ماڵی مام بۆ ئەوەی کامیشە شوێنی چارەسەر بێ هەڵسەنگانی بەڕێزت بۆی چیە؟ و بەتایبەتیش حرەکەکانی ضرورە کە لێرەش بێ جەنابی کاک بافڵە کوردستانیش بێ هیوادارم فرسەتێکیش بێ من سەردانێکی بکەم و وجهت نظری خۆمی پێ بڵێم چونکە من زۆر نایە هاتوومەتەوە لەبەرەوەی کە ئەو حرەکاتانە گرنگە بۆ کورد مەسەلەن هاتی زۆر گرنگە نەک گرنگە لە گرنگ زیاترە ضرورە هەم جەنابی کاک بافڵ و هەم جەنابی سەرۆک فەخامەتی سەرۆک بارزانیش پیادەی کوردن و هەموو قیادەکانی کوردی تریش ینی حیزبەکانیش پێویستە بەردەوام بن چونکە ئێمە مەسیرمان بێکەوە بەستراوە ئەم کارە بەبێ کورد ناکرێ کوردی ئەبێ ڕۆڵی خۆی ببێ. بەڵێ دوا سەرنجی بەڕێز دکتۆر من هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و خۆشحاڵ بووم کاتمان گرتی بەرچاوم. سپاس بینەرانی بەڕێز گفتوگۆکانمان لە دیداری ملتەقا لە دیداری ڕافیدەین بەردەوامە بێ لەگەڵمان. گەورەترین ئیڤنتی توێژینەوە هزر لە عێراق لە ساڵی 2022دا جیهانێک کە لە گۆڕانکاریدایە و ڕووداوەکان لە پەرسەندندان دیداری ڕافیدەین. جیهان لە گۆڕانکاریدایە 2022 خولی چوارەم بەرواری 26 سپتەمبەری ساڵی 2022 ئاسیا ئەوروپا ئەمریکا ئەفریقا کۆبوونەوەکان ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبن لە ئوتێل ڕەشید ڕۆیاڵ تولیب بەغداد. کاروباری سیاسی و ئاسایش، پارەساندنی تەکنەلۆژی، ئالەنگاریەکانی کەشوهەوا، پلانەکانی پەیوەست بە کەرتی فێرکردن، بازاڕی دراو وە بەرهێنان. جیهان نابێتەوە بە جیهانەکی جاران. دیداری ڕافیدەین جیهان لە گۆڕانکاریدایە 2022. بینەرانی خۆشەویست گفتوگۆکانمان لە دیداری ڕافیدەین بەردەوامە مانەوێتیشی بخینە سەر کۆی تەفاسیلی هەوڵەکان بۆ پێکەنانی دوو سەرۆکایەتەکەی تۆ پرۆسی سیاسی عێراق بەرەو شوێ بە تایبەت کە 2000
سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ژنەسی لە کاتێشا لەگەڵ بەڕێز دکتۆر ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆکەین بەخێر بێ سپاس بۆ دەرفەتە بنەمێ گفتوگویەکی نەتەوەیی بکەین لە بەغدا کورد و یەکێتی و پارتی بێکەوە نزیکن لەوەی کە وەکو بڵێن وەکو کورد مامەڵاکەن لە دوای کۆمەڵێک گۆڕانکاری ئێستا بێ کۆ مامەڵاکە لە ناو پرۆسی سیاسی عێراق وەکو کورد سڵا بەڕێز طبعا دەرفەتەکە زۆر گرنگە ئەڤڕۆکەکە و ئەم بەشدار بین الملتقى الرافدين و بەشدار بین لە ئەو حوارەی ئێستا لەگەڵ جەنابەت وەکی کورد طبعا بالنسبة بوما زۆر گرنگە ئەم هەر جار بەشدار بین الپرۆسە سیاسی عێراقی و بتایبەتی حکوومەتە اتحادی دا ناف مەجلس النواب دا ئەم باش زانین يعني پشتی 2005 ڕۆخاندنە رژیمێ بەعەس دستورێکی نوێ هاتە نویسین ولو كاتا طبعا برز سلوك مسعود بارزاني وبرحمتي مام جلال بجدار يكا يعني يا جرينج الهندك دانانا هندك برقة تناف دستور ده هربو هندية داكو ام بيجين باراستنا ما فين مشروع خلقي هريما كردستانه وكي هريما كردستانه ام باش الظانين ما معاناتك وشندين صار هبو تعريب هبو تبعيس هبو تهجير هبو أنفال هبو يعني صالة معاناتها تيدي دستة أو أم بيجين رجيمن يعني أبيت متعاقب السر حكم عراقي لما أو دستورة كزور جرينجو لكاتك كزور جرينجو وكي كنت كما وكي خلقي كردستان مهمية بجداري كركو دنجي بدينا سروي دستوري الوي وقتي طبعا انتخابات بيشتهيجي تشيبون انتخابات 2005 وحتى أبروكا أبا خولا بنجي يا مجلس النواب بالنسبة بو ما جرنجا وكي كرد ما عندك بابتت هين يعني أم أبروكا مثلا قد باتي باسي شوازك يقشتي مثلا بالنسبة بو ما جرنجا موازنة مثلا حكومات هريما كردستاني وخلقي هريما كردستاني بابتك الزور هستيارة ما طبعا دائما واردات الاتحادي هنا وواردات الاتحاديش اجر هاتي السر اساس برقيد دستوري دبيت او توزيعاوي واردات الاتحادي بشي وازكي ام بيجين عادلانه بيت او بابتي موازنه اگر لين بابتي نفط وغازيه بابتي نفط وغاز بابتك دستوريه ماده هي واضحه ماده 111 ماده 112 تحديد تلك الصلاحيات الحكومات هريما كردستاني وحكومات اتحادي لما رؤيتها ما وكي كورد بيكفا دبيت جرين بيت بو باراستنا وي ما في مثلا افريكا ام وكي ولاتك امشين بيجين رولك ما هي حطت مجال طاقيده وكي هريما كردستان السر است ولات الدنيا دبيت اف بابتا وكي بيجن ام يك شاف صح كاينه همي برجر يعني برجري الحكومه اخو بكاين الويبواري بابتي ديك مثلا هاي ام بيجين ماده صدتشلا افريكا طبعا باش ام الظانين ماده صدتشل زور جرينجا تطبيقاوي وماده صدتشل محكمه اتحادي قلتي او ماده حتى نوكا يعني لازم تنفيذ بيد هنا حتى نوكا يوماي وكي ام بيجين تطبيقاوي او مثلا مساله تطبيعيه مساله تعويضيه مساله يعني او مسائل جريدانا بماده صدتشل اساسا مثلا ام بيجين تفعيلوي لجنه او رئاسه الوزراء يا حكومه الاتحادي بتطبيقاوي ماده وتعويضه او خلقيه ما يكرد او چندين صاله وكي بيجن ما فيوان هاتي خارن قوري ماده صدتشل دبيت او ماده تطبيق بيت افرو ام بيجي اتفاقيه شنغاله اتفاقيه كزور جرينجا ام باش الظانين خلكي ما افرو كا شنغال يعني دربدره همي تشوينا مثلا هاتينا هريما كردستان دبيت قرينا دبيت واقع السياسي شنغاله بيت تجاره كوريكا ام بيجي راس بكران شو ده راس بكران قوري اتفاقيه شنغال شكو او اتفاقيه اساسا يا هاتي كردن ما برا هرد حكومته اتحاديه راضي بولسر وحكومته هريما كردستان او بابت ديك مثلا او هيرشتينا كرن سر هريما كردستان بريكا درونه بريكا مثلا شي وازي اقليمي كمثلا شيبي وقت خود السر هوليري او بابتنا دبيت ام همي دانينا سر اساس مائده التفاوض ووكي كرد سحكينا فان بابتا نسحكينا وكي بارتي وكي يكتي وكي نوين وكي اويديك بيويستا وكي سياستك مهبيد بو برجري الوان ما في الدستوري يت اتناف دستوري دا بشوازك قشتي وكي تشافك كرد نوكي تشافي مثلا احزاب او نقاطتي باسكري ين برسن اجتماعي حميم ملتي كرد
یەکێتی و پارتی مەسەن شێتی و پارتیان کورت بەغدایە لەسەر بێک چاوی ساکەنەوە نقاتە حتا نها نەمەسەلە گرنگ ینی یەک چاوی ساحکەنێنها يعني أبرك أم بيجين لك تجهشتنا هاي تناف برا بارتي يكتي تقال أو هزن أبركتنا في عملية سياسية ده يعني إطار تنسيقية وسيادية لك تجهشتنا هاي بو اتفاقك أم بيجين يا كوتاي مثلا سر هندك بابتا قلتم يعني انه ابرك كيشا نفط وغازي مثلا او كيشا هذا بيتشال سر بيچنكو بيشي فتره محكمه اتحادي مثلا عندك بريار دركرن او بريار امد بينين مجحفاننا در بري مثلا قانون نفط وغازي فهندك بابتت هين او بابتنا بيويستا بارتي ويكتي تقل هزنديكا جهنا اتفاقك جبا داكو ام بيجين باراستنا او ما في المشروعيات خلكي هرم كردستان واكيد بشك طبعا امجي توقع السياسي دا العراق جا هندك بابتت هينية عراقينا بس ماجي دا بيترولي خوتي دا مهابيت مثلا قرار السياسي عراقي بيستي عراقي بيت مثلا بابت التدخلات الإقليمية أم حسنا كان تدخل ببيت يعني أم حس كان دائما أم بيجين وكي أحزاب سياسيين كردستاني بيويسنا أم جه هندي بينكو أم شارع سر كردنا همي كيشاب كين بس أكيد بشيوازة حواره وبشيوازة تفاوضه وبشيوازة تفاهمه جينا تفاهمه كي قشتي صار عراقي وطبعا بتايبتي صار هرم كردستان موضوعي اتفاقي لقل شوي هما انجيكي شتيو بارتي بيكو هوا هنقل لقل قيشتونا تدرن زامك بوبيك هناني حكومات يعني أبوبتها وديارة تقريبا أبا مواويش عندك يا بيجين حتى احتماله مثلا أو توقيتات الدستوري طبعا يعني نهات جيبة جيكرن يعني أول وجه مثلا أم بيجين نهي حتى أبرو تقريبا أبا موايا نهي فايا نهي فادا مفروض بحكومات مثلا تشكيل ببا حكومة أفريقيا حكومات تصف أعمالها كرم حسب محكمة اتحادي نشت موازنة بريكات نشت يعني نشت اتفاقية كي قريدة تقل دولتك مواضيع هني الشوازة قشتية عراقية أفريقيا مثلا مسألة آفي أنباش الظانين مثلا أو مواضيع مثلا هان مواضيع تقوتم حدودي سنوري القل ولاتين دراوسي مثلا أبابت أنا همي بيويستا حكومتك خوب جهان أم بيجين حكومات كامل الصلاحية دبشيت فان بابتا أم بيجين يعني دستخو بلانك هذه لسر والريكوتون بله الريكوتون هي لسر ما لسر او تشكيل كرني يعني مزور حكومه او ليك تجهشتنا هربو هندية اولا بو هندية كو مثلا اولا مجلس النواب تفعيل ببيت اما تقريبا هي مجلس النواب المالة متعطلة عن تعطيلها أبا خالك أو قوانين تزور جرينج مثلا بو فتراتات بالنسبة بو يعني بمجلس النواب مثلا انتخابات جيجري ايكي حتى ما زاين بشتي استقالة صدرية او ركا جيجري ايكي مثلا او بوستي او يعني بيويستا هل بجارتن بيتا كردن سروي بابا تديكي هاي مثلا جريدايا هيزن سياسي واكيد بشك تشكيله حكمته شنكو اكيد كما بتشكيله حكمته زور جرينجا لانه افريكا جوراي محكمه اتحاديه اف حكومتك غير كامله الصلاحيات. تقديم كردن استقالي رئيس الجمهوريه نوراني عراق كاريجريه بالسب بروسيس سياسي عراق وبيتوايا دوخ كبر شو ابات يعني او خالده ابخو بريز محمد الحلبوسي ازبيج من الملتقى الرافدين بخوش ابخو رونكر كاو بريارة بي يخو نقود بي تشي كتلة سياسي ونقود بي حتى كتلة خبخو ان ام بيجين يعني اوجا قدرنا بون بله قدرنا يعني واضح بي ويبخو يعني ويبخو اقوتي يعني فجريدا بويفا او تبينيت مثلا تجديدا ام بيجين سقيبوي تشكو شاك الظانين بداية عملية انتخابات سلوك أنجماني وينران إطار تنسيقي بجدار نبون فأبروكاش طبعا حفتي وسي عندهم ديكيت هاتين يعني تقريبا حدود 200 كسا أبروكاتنا في مجلس النواب ضد دنج ندابي برز محمد الحلبوسي احتمال أو يكلوان بابتا تجديدا أم بيجين سقيبوي أو يدخل أم بيجين يعني أسباب دخوله يتخيني الشخصي بس باورت كم يعني تأثيرنا كتشيت صار عملية سياسية تأثيرنا كان دوين الشولة ديمانيك دا وزيري نوتي عراقي باز دوا كايما أمانة بيدات شنو وردبيني لقريب بس نوتي كاني هرمي كردستان أبكي برزت باسي برسي نوتي تكر
وبڕیارێکی محکەمی فدرالیشیە بەرامبەر بە نەوتی هەرێمی کوردستان ئێستا ئەوەی ئاگادار بنۆک سەرۆکی فراکسیۆن ئەو پرسە گەیشتۆتە کوێ لەگەڵ حکوومەتی عراقی يعني تأكيد تكمل ما فيت هيني ما في مية دستورية يعني مادة 111 مادة 112 زور واضحة درباري أو حقولة هبوين ودرباري حقولة يعني أو حقلين أمبيجينية جديد وما موازنة شيء هاي موازنة 2000 يعني 20 زور واضح به يعني واضح به حتى مثلا وقت بيجي مثلا إنتاج نفط هرم كردستان 250,000 برميل نفط تديها حكومة الاتحاد بما معنى وان اعتراف كريك اف بابتهان اف بروسيا يا هرم كردستان بروسيا شيء وزك دستورية لا ما أبرك أم بيجي نتواقع السياسي دا عراقي دا احتمال أو بريارة محكمة اتحادي قريداي بو بهندك قناغك السياسي باش الظانين أو شو يعني بيويستا جارك وليك أم بيجي نبا وكي هزن سياسيين كردستاني بيك باشول كاين بو راكرنا وإجحافه چونکو أوا يعني أم بيجي قانوني هاي وحتى مثلا وكي أم بيجي دستور بيجي هر يعني قانون أقدر كبيت البرلمان هرم كردستان دبيت علويات بوي بيت يعني دبيت علويات ببرلمان كردستان بيت درباري مثلا قوانينا فلو ما اگر قانون اقدر كفتي البرلمان كردستان دبيت علويات هبي قوانين الديكايه الاتحادي مگر تعارضنا بتلقى صلاحيات الاتحادي مدى صدده يا واضحه صلاحيات الاتحادي يد حكومه الاتحادي زور واضحا بابت نفط وغاز تدانينا بابت نفط وغاز مادك دو ماده يعني يت تايبت يدهين تاكيد كما من نبي جارك وريك سلبي بابتي بالنسبه بما هر كريارك هات يكردن قبل حكومه هرم كردستان يعني متأكد به وخلق كردستانش همين ظانن كبابتك دستوري بي وقانوني بي وخوجه بي لو حكومتي اگر قرار بيك بيت كرد رولش جرينجي ابيت يعني رولي كردا عامله كاساسيه البروسيس السياسيه العراقيه تحقيق بوبو لانا الشيعي كانش السني كانش ما دائما ام طموحها ما اوك ام بيجين شراكتها راستقينا ام ناهين بجدار بين تنهاب وزيرك ودو وزيره مدفت شريك بين القرار السياسي حكومة الاتحادية ده مدفي شريك بين وتوازنك شبيه تتناف وان قرارات ده نما مثلا حكومة الاتحادية قرارك بدت هما اوها بهزر بكت هان مثلا ورقرتنا رأي قال حكومة هرم كردستان يعني دائما ام بيجين سي مبدا الزور اساسي هنا شراكات راستقينا نمشاركه وتوازنك هبية القرار السياسي ده واتفاقي كيش هبية تناف انجمن من ران داكو امشين اگر مثلا زورينا وكمينه بيت ام همي جاري ام شستو اندامين برانبري صد يعني توارجر 329 ام شستو اندامين فام كمترين بس مثلا لازم اتفاق هبي توافق هبي سر همي برياره مثلا او موضوع نفط وغازيه موضوع محكمه اتحاديه موضوع مجلس اتحاديه فدراليه او زور جرينجا مثلا يمكن وان مجالس زور جرينج بيويز ببرانبري مجلس النواب مجلس كديك هبي تبجنه مجلس الاتحاد الفدرالي بس حتى انه كراسي اف بابته لا ما ام بيجين بالنسبه بوما وقت دستور زور جرينجا تطبيق ببيت نب انتقائيه وامي امد بين 2000 بيج حتى افروكا زور بابته هين دستورينا برجنا فقرات او صدر چلا بابت پیشمرگای بابت موازنه هرم کردستانه بابت نفط و غازه بابت يعني عادلانه دبيت سحكنا همي عراقيه نعم مثلا بيت هرم كردستاننا هان ابيت فلان محافظنا يعني بيويست بان بابت هميه ام وكي هزن سياسي بيك شاف سحكنا بي بابتي نسحكنا بي بابتي صار اساسا تنافسي الهرم كردستانه بغدا دبيت همي شول كاين بو خدمته خلق هرم كردستان وحكومه هرم كردستان زور باشا اخير برسيارم اويا خلشي كردستان زور رخنلي شتي بارتي اجري كا ايوا كدينا بغدا بدو رقاي جواز دينا بغدا بدو تياري جواز دينا بغدا اواني كباسط كر لسرتاوا مو تفصيل دا كمشي شكاني هرم كردستان لبغدا اكري بلين يتر ايوا بريارتان داوا بتايبتي دواي كوبنوكاني سروش شتين اجتماعي كردستان وسروش بارتي ديمقراطي كردستان كبي كردانه معامله بكل نقل برسكان يعني او ام بيجن طموحها مايا وكي بارتي ديمقراطي كردستان ما تخسرينا كريا هرجار مدرسه خوي دنيش كريبو همي لان السياسي وهرجاريش ما يقوتي بغدا فرقه الهرم كردستان تعاملها السياسي البغداد دبيت صار اسك ويك شاف
ام همي دبيت هيزن سياسي او الابرو البغداد هان بجداري نتناف انجمني الونران هندك بابتين نتوي هنا هندك بابتين خطين صورة هين دبيت ام درباز نبين دبيت ام همي شول كاين بوي تشابي حكومته هرم كردستان حكومته همي خلق كردستان نحكمته كحزبك معينه دنه مثلا بيجين بارتي هان يكتي هان مثلا ابيت بجدار حكمته ده ابا رنگ بدانا هان ابا ام بيجين چند دهه صاله ام 6 صاله مخاباته كري وكي خلق كردستان ده كو بگينا ويروجي كو ام بجدار بينت بروسا سياسي ده بشوازك عادلانه لو ما بيويستا مثلا همي بيك با سلفي استي صحكنا هان سلفي مبدئي صحكنا بروسا سياسيتنا في عراقنا زۆر سپاس بۆ بەڕێز سفیان سەودی سەرۆکی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە ئەنجومەنی نوێنەران سپاس بۆ دەرفەت سپاس بینەرانی خۆشەویستی داری ڕافیدەی بەردەوامە گفتوگۆکان بەردەوامن ئێمەش لەگەڵتان بەردەوام